ئەو شوێنەی کەوا ئیعلانی کردووە جەژنە دروست نییە نەیکەن بە جەژن و بەڕۆژوو بن و ئەو شار و وڵاتەی کە ئیعلان کراوە ڕەمەزان بێت دروست نییە جەژن بکەن و بەڕۆژوو نەبن گونەهبارە بن. ئێمە لە شاری کەرکووک پێویستین بە دیوانی وەقفی سوننیەوە. دیوانی وەقفی سوننی بڕیاری داوە کە بەیانی ڕۆژی یەکشەممە تەواوکەری مانگی ڕەمەزان بێ و ڕۆژی دووشەممە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بێت. بۆیە دروست نییە بۆ دانیشتوانی خەڵکی کەرکووک هیچ کەسێک لە خۆیەوە بلێ بەیانی من بەڕۆژوو نابم و جەژنە ئەکەم، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیه السەڵات وەسەلام الصەوم یەومە تەصومون والفطر یەومە تەفطرون. و هەروەها دروستش نییە لەو شوێنانەی کە ئیعلان کراوە جەژنەیە بەڕۆژوو بن. مەسەڵەن لە هەرێمی کوردستان ئیعلان کراوە جەژنەیە، نابێ بەڕۆژوو ببن، ئەبێ بیکەن بە جەژنە، چونکە 29 ڕۆژ گیراوە، مانگەکە 28 نییە، کەم نییە، نوقسانی نەکردووە، ئەبێ 29 ڕۆژ بە ڕۆژوو بوونە و لەو شاری کە کردی بە ڕەمەزان بە ڕۆژوو بە، ئەو شاری کە کردی بە جەژنە جەژنی لەگەڵا بکە. و ئەم جیاواز و اختلافە لە بینی فوقەهایە هەر هەبووە. ئەو شوێنەی کەوا ئیعلانی کردووە جەژنە دروست نییە نەیکەن بە جەژن و بەڕۆژوو بن و ئەو شار و وڵاتەی کە ئیعلان کراوە ڕەمەزان بێت دروست نییە جەژن بکەن و بەڕۆژوو نەبن گونەهبارە بن.